بدڵنیایەوە ژینگە ئەگەر پاک و تەمیز بێ ئەگەر پاک و خاوێن بێت تەبعەن هاوڵات ینی ژیانیان ناچێتە مەترسیەوە پێویستە بۆ هەر تاکێکیش کە لە ئاستی خۆیان پاکی بپارێزێت. بەڵێ بەدڵنیایەوە ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکان کە زۆر باوە پێویستە لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتیەوە هەنێ کە ئەو بانگێشەیە بڵاو بکرێتەوە و لەگەڵ مامۆستا ئاینیەکانە و لە تەلەڤیزیۆنەکانە
ئیتر هەر کەسیش لە دایرەکەی خۆیان لەو شوێنی کە دەوامی تیاکە لەو شوێنی کە ئیشی تیاکە ئەگەر بێت و بەرپرسەکەی ئەو ڕاگەاندنە بڵاو بکاتوانێت لە خوێندنگاکانە ئیدارە ئەو کاتە شتەکە بڵاو ئەبێتەوە و ئێجگاری بۆ شێوەیە زەخت ناکچێتە سەر ئەوەی کە کۆمپانیاکان مەسەلەن خزمەت گوزارەکان مەسەلەن شارەوانی ئەوە ئەرکیش ناچێتە سەر ئەوان. ئەمڕۆ کە ڕۆژی ژینگە بوو لە سلێمانی ئێمەش ئەم فلیمەمان ڕێکۆرد کردهبوو کە پێویست بوو لە ڕۆژی ژینگە ئەم فلیمە دابەزێنرێت بۆیە من وەکو ئافرەتێک پەیامی من ئەوەیە بە سەرجەم ئافرەتان بۆ هەموو ژنان بۆ هەموو کەسێک کە پارێزگاری لە ژینگە بکرێت و پاک و خاوێنی بپارێزن.